مێژوویەکی دوور و درێژ لە نێوان لە هاوخەباتی شۆڕشی نوێ لە نێوان حزبی سۆسیالست دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. بۆیە لێ لەوانەیە کە ئەمڕۆ سەردانمان کرد بۆ بەڕێز سوپاسی دەکەین کە پێشوازیی گەرمی لێکردین بۆی ئەم عیلاقە گەرم کەینەوە ئەکتیف کەینەوە. ئەمڕۆ کوردستان خۆتان دەزانن بارودۆخی کوردستان قەیرانی زۆرمانەیە کێشەی زۆرمانەیە چێشتانەی کە زۆر گرینگە یەکریزی نێوخۆی خۆمانە کە دەتوانین بەشێ لەم قەیرانانە لەسەر خۆمان سووک بکەین کاوەش پەیوەندی بە یەکریزی نێوخۆی حزبەکانەوە هەیە چکە یەکریزی نێوخۆی ملەتەکە بریتە لە یەکریزی نێوخۆی حزبەکان هەوێنی ئەم یەکریزیەیە. بۆیە بڕیارمان داوە بە یەکەوە ڕێککەوتوین کە ئەم عیلاقاتە سەر لە نوێ نۆژەنکەینەوە ئەکتیڤی کەینەوە. بەتاکید ئێمە لەم کات و لەم هەلومەرجەی کە لە عێراق و کوردستان و مەتەقەتی ئەپەڕێ پێویستمان بەوەیە کە بیرۆڕابگۆڕینەوە یەک ببینین قسە بکەین کۆبینەوە لەسەر هەموو ڕووداوەکان و بە تایبەتی دنیای دوای کۆرۆنا نەوەیەکی ترە بۆیە ئەوانە گرنگن ئەو یەکبینیوە ئەو دەست پێشخەریش لا ئێمە بەرز نرخێنین و سوپاسیان نەکەین بۆیە ئومێد دەکەین کە بتوانین هەنگاوی باشتر بنین و سەردانەکە سەردانێکی دۆستانەیە و لە نزیکەوە باسی هەم ئەو ڕووداوانەمان کرد کە جەنەبی کاقادر ئیشارەتی پێدا باسی ئەو مۆزەعانەمان کرد و باسی چارەسەری کێشەکانمان کرد باسی نێشتنی گرجەکانمان کرد باسی یەک هەڵوێستی خەڵکی کوردستان بە پێکەوە بە یەک دەنگی یەک هەڵوێستی سیاسی بەرامبەر بە ڕووداوەکان باسی حکوومەتی نوێ عێراق ئەمانە باسەکانمان لە چوارچێوەیەدا بوو.